ئەمڕۆ ئیفتتاحی کللتور دیزاین بوو. من خۆم ماوەی 2 ساڵە بێ دوکانم هەیە، بەڵام دوکانەکەم زۆر بچووک بوو. بیرم لەوە کردەوە کە گەورەتری بکەم و خانمی زیاتر بێت لە لای من ئیش بکات. سوپاس بۆخوا کە ئێستا 12 خانمین لێرە وەکو هاوڕێ وەکو خوشکێک بەیەکەوە ئیشەکەین لێرە. شوێنێکی ئاوا گەورەمان کردوێتەوە، هەم کللتوری لە خۆی بگرێ، هەم دیزایانی تازە لە خۆ بگرێ. بۆیەش ناومانە کللتور دیزاین کە هەم شتی فۆلکلۆری و دیزایانی تازە تێکەڵ بکەین. لێرە خەیاتیەکەین، چنینەکەین و دیزاینیشەکەین. پێیان بۆ هەموو ئافرەتێک ئەوانەی کە دەست ڕەنگینن بتوانن بەهرەکانی خۆیان دەربخەن، هەر لە ماڵەوە داهەنەنیشن و بڵێن هیچ توانایەکمانی، هەموو ئافرەتێک توانە و بەهرەی خۆی هەیە. هیوادارم بتوانن بەهرەکانیان بێنە دەرەوە، بەهرەکانی خۆیان دەربخەن، وا هاوسەرەکانیان یان باوکانیان براکانیان پاڵپشتیان کەن. کە کۆمەڵی ئافرەت لە لای من ئیشەکە ینی زۆر خۆشحاڵم کە براکی پاڵپشتی ئەکا، باوکی پاڵپشتی ئەکا، ئەوە جێگای خۆشحاڵیە.